بیکەی4 کاناڵی بیکەی4 لە خەمی هەمووانە و کۆکەرەوەی کوردانە لە تاراوگە و بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. سپاس و ستایش بەخوای پەروەردگار، درود و سڵاوات بۆ پێغەمبەری نازدارمان صلی الله عليه وسلم. برانی بەڕێزم، لە 2 هەفتەی ڕابردوودا ڕۆژێکی زۆر گرنگی مێژوویی کە وەچەرخانێکی مێژوویی بوو بۆ مێژووی ئیسلامی و بە مێژووی بەشەریەت بە گشتیش، هەرچەند بەداخەوە کە زۆربەی مسلمانان بێئاگان لێی. ئەگەر سەیر بکەی لە ساڵیادی میلادیدا لە سەری ساڵدا بە غەیرە مسلمان و تەنانەت بە مسلمانیشەوە خەڵکی لە خۆ ئامادەکردن و خۆسازکردنان بۆ حەفلە و ئاهەنگ و پێشوازیکردن لە سەری ساڵی میلادی. بازاڕەکان جمەیان دێ، خەڵک خۆی بۆ ئەگۆڕێ، مسلمان بەشداری حەفلە و بۆنە و ئاهەنگەکانی سەری ساڵەکە. بەڵام لە ساڵی هیجریدا لە هیجرەتێکی مستەقبەلی مێژوویی کە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام لە مەکەی مکەڕەمەوە لەگەڵ سەحابەکانی کە هیجرەتیان کرد بۆ مەدینە ئەبوایە زۆر گرنگتر ئێمە اهتیمامان پێ بدایە، بەداخەوە لەوانەیە زۆربەی مسلمانان نەزانن ئەم ڕۆژە کەیە، کە یەکی محەڕەم بوو لە 2 هەفتەی ڕابردوودا. بۆیە حەزەکەم ئەم باسە ئەگەر کەمێکیش بێ گرنگی و مهمەتی ئەم باسە گوێبیستی بین پێکەوە. خوای پەروەردگار ئەفەرمێت لە قورئانی پیرۆزدا: ومن يهاجر في سبيل الله يجد في الأرض مراغما كثيرا وسعة. هەر کەسێک هیجرەت بکات لە ڕێی خوا، واتە لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار هیجرەت بکات لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر، لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر، لە جێگەیەوە بۆ جێگەیەکی تر، خوای پەروەردگار ئەوە عەرزی بۆ واسع دەکات و ڕزق و ڕۆزی و شوێنی فراوان و باشتری لەوەی خۆی پێ عەتا ئەکات. هیجرەتی مسلمانان بە چەند قۆناغێ دەستی پێ کرد. یەکەم هیجرەت کۆمەڵێ لە مسلمانەکان کە 10 پیاو لەگەڵ 4 یاخود 5 ئافرەت کۆچیان کرد بۆ حەبەشە. ئێستا لەوانەیە هەندێک خەڵک بڵێن مسلمانان تەنها لە ترسی ئازار و ئەشکەنجە کۆچیان کردووە، تەنها لە ترسی نەفسی خۆیان، لە ترسی ڕۆحی خۆیان هیجرەتیان کردووە. ئەمە بەشێک بوو، هۆکارێک بوو لە هۆکارەکانی هیجرەت. بەڵام بە پێچەوانەوە بۆیە مسلمانان هیجرەتیان کرد بۆ گەیاندنی ئەم پەیامە ئاسمانیە، بۆ گەیاندنی دینی پیرۆزی ئیسلام. لە نەتیجەی ئەو هیجرەتە ئەوە بوو کە نەجاشی کە پاشای حەبەشە بوو کە مسلمان بوو. واتە هیجرەت تایبەتمەندی گرنگیەکەی ئەوەیە کە بەڕاستی بڵاوکردنەوەی دەعوە و بانگەوازی پەیامی خوای پەروەردگارە. وە کاتێک کە مسلمانەکان کە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام ئەمری پێ فەرموون کە ئەبێ هیجرەت بکەن کە بڕۆن ئەوجا جێگەیەکی بۆ هەڵبژاردن کە جێگەیەکی ئەمین بێ. ئەلبەتە ئەمەش خوای پەروەردگار ئەمری پێکردووە کە بچن بۆ حەبەشە. پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام هیچ شتێکی لە خۆیەوە نەوتوە ئیلا وەحی، یعنی دادێکی لەلایەن خوای پەروەردگارە بۆ نەهاتبێ. فەرمووی بڕۆن بۆ حەبەشە بأنه ملك صالح، لەبەرەوەی کە لێم مەلیکێکی صالح هەیە، مەلیکێک هەیە پیاوچاکێکە، وأنه ملك لا يظلم عند أحدا. ئەفەرمێ بڕۆن بۆ ئەو مەلیکە کە لەوەیە کە نەجاشیە زوڵم لە هیچ کەسێ ناکات. لە ڕیوایەتێکی ترا لە حەدیثی ترا فەرمێ لەسەر ئەرزی نەجاشی زوڵم لە هیچ کەسێ ناکرێت. واتە ئەمە نەتیجەی عەدالەتە، نەتیجەی دادپەروەریە لە شوێنێکە. ئەگەر مەکەی مکەڕەمەشی تیا بوو، نەعەدالەتی تیا بوو، تا مسلمانەکان سەحابەکان هیجرەت ئەکەن ئەچن بۆ شوێنی ئەسڵ مسلمانیش نییە. واتە عەدالەتەکە لە زۆرش لە پێشترە. شێخ الئیسلام ئیبن تەیمیە ئەفەرمێ عەدالەت خوای پەروەردگار هەر دەسەڵاتێک کە عەدالەتی هەبوو إن الله أقيم دولة عادلا وإن كان كافرا. هەر دەسەڵات و حکومەتی ئەگەر عەدالەتی تیا بوو با کافرش بێ خوای پەروەردگار تەمەندرێژی ئەکا. و بە پێچەوانەی وشە والله لا أقيم دولة ظالما وإن كان مسلما. و دەوڵەتێکی زاڵم، دەسەڵاتدارێکی زاڵم ئەگەر عەدالەتی تیانە بۆ خوای پەروەردگار تەمەندرێژی پێ نادا. بۆیە لێرە مسلمانەکان ئەچن بۆ حەبەشە، 15 کەس یاخود 14 کەس ئەچن بۆ حەبەشە و بۆ لای نەجاشی لەوێ داڵدە ئەدرێن و پشتیوانیان لێ ئەکرێ. بەڵام کاتێک کە خەبەر ئەبیستن پشتوپەنایەک دروست بۆ مسلمانان، ئەو پشتوپەنایی کە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام هەمجار دوعای کردی خوایە گیان نەسڕەت و سەرکەوتن بدەی بەم ئیسلامە بەو دوو عومەرە. ئەو دوو عومەرە کێ بوون؟ ئەبوو جەهل بوو لەگەڵ عومەر کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێ. کاتێک کە ئیمامی عومەر خوای لێ ڕازی بێ کە مسلمان بوو کە ئیمانی هێنا
کە چوە خزمەتی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام و شەهادەی هێنا ئەوجا ئەمە نەسرەت و پاڵپشتیەک بوو بۆ موسڵمانەکان. جا کاتێک کە موسڵمان بوو ئیمامی عومەر حەزی ئەکرد کە موسڵمانبوونی عومەر ئاشکرا ببێ، خەڵکی هەمووی بیزانێ، بۆ ئەوەی کە پشتیوانی تەواوی موسڵمانەکان و پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام کە فەرمووی کێ هەیە قسە زۆر ئەگەیەنێ بەو بە کوردەواری خۆمان قسە و قسەڵۆک ئەبا قسە ئەگەیەنێ بۆ بە ڕادار و بۆ بە ئیزاعە و بۆ بە سۆسیال میدیا قسە بڵاوە پێیەکە لە بەحش و خراپەی گەیەنێ بۆ خەڵکی. وتیان کابرایەکی ناو جەمیلی کوڕی معمەری جومەحیە، ئەو کەسە هەر قسەی پێێتە بەردەست یەکسەر وەکو با ئەیگەێنێ هەتا ئەو سەری مەکە خەڵک پێزانێ. فەرمووی بانکردی وەرە بانکردی جەمیل وەرە من مسلمان بەس لا کەس قسە نەکەی بیشاریتەوە. ئەم هەدەفەکەی بوو کە ئیعلانیکە، بەڵام کاتێکی زانی ماوی عومەر جەمیل کەوت ناو مەکە بانگەوازی کرد کاکەوە عومەر لە دینەکەی هەڵگەڕاوەتەوە کافر بوو، بەس ئەوش خۆی لەگەڵ یاچوو باش فەرمووی درۆکە وەڵای بن کافر نەوە، بەڵام ئیمانم هێناوە بە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام محەممەد. بەم شێوازە باوەڕهێنانی ئیمامی عومەر بڵاو بوویەوە. سەحابەکان لەوێ کە زانیان پاڵپشتیەکی باشیان بۆ دروست بووە گەڕانەوە بۆ مەکە. بەڵام ئیتر لێرە لە دوای موسڵمانبوونی ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ ئاینی پیرۆزی ئیسلام ئاشکرا بوو. ئەو ئاینەی کە بەنهێنی لە ماڵەکانە کە بڵاو ئەکرایەوە کە خەڵکی بۆ بانگ ئەکرا بە مسلمانبوونی ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ ئاشکرا بوو. ئیتر مسلمانان ترسیان نەما. لەگەڵ ئەوەش قوڕەیشی و موشریەکان کەوتنە خۆیان ئەمجا زیاتر بە ئاشکرا ئەزیێت و ئازار و ئەشکەنجەی مسلمانەکانیانەدا هەتاوەکو کۆچی دووەمی حەبەشە. واتە ئەو جا پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام ئەمری پێ فەرموون کە جارێکی تر کۆچ بکەنەوە بۆ حەبەشە، بچنەوە بۆ لای نەجاشی. ئەم جارە تقریبا 82 یاخود 83 کەس کۆچیان کرد. ئەمانە یعنی ئەوە نەبی هەر لە ترسا ڕۆشت بێتن، ئەمانە جەعفەری کوڕی ئەبوو تاڵیبیان لەگەڵا و برای ئیمامی عەلی خۆ ئەمانە حسابیان بۆ دوژمنەکانیان نەئەکرد. خەڵکی سەحابەی ئازا و جەریئی تیا بوو، بەڵام لەبەرەوەی کە بچن دینی خوا بڵاو بکەنەوە، پەیامی خوا بگێنن و لەبەر ئەوەشی کە مسلمانەکان لە ئەشکەنجە و ئازار و ناڕەحەتی مشریک و بێباوەڕەکان ڕزگار بکەن. هەر لە دوا بەدوای کۆچ خوای پەروەردگار سوورەی ئەلکەهفی ناردە خوارەوە بۆ پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام کە باسی کۆچبەرانی پێش ئیسلامەکە ئەصحاب الکەهف، ئەو 6 کەس یاخود ئەو 7 کەسەی کە لەو پەڕی دەسەڵات و سوڵتەنەتە هیجرەتەکەن لە تاوانەوە لە بتپەرستی و بە خواپەرستی. ئەمە حکمەتی هیجرەتەکەیە. خوای پەروەردگار باسی ئەم سوورەی کەهفیان بۆکە، باسی ئەصحاب الکەهفیان بۆکە کە بزانن هەر ئێوە نین هیجرەتەکەن، ئەوانەی پێش ئێوەش هیجرەتیان کردووە لە تاوان و خراپەوە بۆ چاکە و چاکەخوازی، لە دەسەڵاتی زوڵم و زاڵمیەتەوە بۆ دەسەڵاتی عەدل و دادپەروەری. و ئەگەر باسی هیجرەت بکەین، هیجرەتی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام لە دوای کۆچی حەبەشە، دوای کۆچی دووهەمی حەبەشە کە مسلمانەکان چوون بۆ ئەوێ و نەجاشی پاراستنی، تەنانەت لە مشریکەکان لە بێباوەڕەکان هەندێکیان چوون بۆ لای نەجاشی و کۆمەڵە دیاری و پارە و خەزێنی ئەو سەردەمیان لەگەڵ خۆیان نابەر چوون هەرچی دەسووداری نەجاشی هەیە پارەیان پێدا، واستەیان کرد بە نەجاشییاندا بە دەوروبەرەکەی بە هەمووی. ئەو جاهاتن وتیان بە نەجاشی ئەمانە سەر لە شێواون، ئەمانیان دینەکە تێک بدەن، ئەمانە هاتوون دژایەتی خواکانی ئێمەکەن، دژایەتی دینی ئێمەکەن. نەجاشی مەسیحی بوو. ئەو جا فەرمووی بانیان کە با بزانم چیەڵەن دەربارەی ئەم ئاینە تازەکە هاتووە. کاتێک کە جەعفەر هات ڕەزای خوای لێبێ سوورەی مەریەمی خوێندەوە، نەجاشی گریا. کاتێک کە باسی عیساکە عەلەیهی سەڵات وسەلام کە ئەمە خوای پەروەردگار کردوێتی بە پێغەمبەر و بە نەبی لە پێش محەممەد صلی الله عليه وسلم، فەرمووی وەڵڵاهی ئەمانە قسەی خەڵک نین، وەڵڵاهی ئەمانە قسەی خوان، ئەمانە قسەی خەڵک نین، ئەمانەیکەن. ئەو جا قەنەعەتی پێکردن و فەرمووی ئێوە لەژێر دەسەڵات و سوڵتەی منە پارێزراون و ژیانتان و نەفستان ڕۆحتان پارێزراوە، کەس ناتوانێت زوڵمتان لێ بکات. هەرچی دەسووداریەکەی نەجاشیە بە خۆشی هەرچیان وەرگرت بوو لەو پارە و بەرتیلە بە حسابیدن هەمووی گەڕاندە بۆ مشکان و وتی بڕۆن بەڕێی خۆتانە و کەس ناتوانێت زوڵم لە مسلمانانە بکات. و ئەو جا پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام کە سەحابەکان هەموویان دەرچوون لە مەکەی مکەڕەمە بۆ حەبەشە و ئەو جا هەندێکیان بۆ مەدینەی منەوەرە کە چوون لەوێ کە سابت ببن، لەوێ کە شوێن و ڕێگەیەک دابین بکەن بۆی کە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام ئەویش هیجرەت بکات. لەگەڵ هاوڵەکەی ئیمامی ئەبوبەکر هەمووان بیستومانە کە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام طبعا ئەو شەوەی کە پێش ئەوەی دەربچێ کاتیان دانابوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شەهید بکەن. مشریکان سەرانی قوڕیش هاتن کە کۆبوونەوەیەکیان کرد وتیان ئێمە لە هەر قەبیلەیەک و کەسێک کە 10 قەبیلە بوون کەسێک دابنێن لەبەری خوێنی محەممەد ون بێ
بشن بیکوژن ئەوەی بیکوژە یاخود بە زیینەتی بۆمان بێنێ سەد حشتر هەدیی وەرەگرت لەو کاتەیە. بەڵام پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سڵات وسەلام ئەو شەوە لە ماڵی لەگەڵ ئیمامی ئەبوبەکر ڕەزای خۆیان لێبێ ماڵیان بەجێ هێڵاو و ئەوجا ئیمامی عەلی لە شوێنەکەی خۆی دانا لە ناو جێگەکەی خۆی ئەوش بە نیەتی ئەوەی فەرمووی ئەو ئەمانەتانی کە لە لامە خۆ ئەمانەتی موسڵمانان نەبوو ئەمانەتی مشریک و بێباوەڕەکان بوون ئەوانە کاتون محەممەد صلی الله عليه وسلم شەهید کەم بیکوژن ئەم ئەمانەتانە با بگەڕێنەوە وەلای خۆی ئەی عەلی تۆ کەسێکی ئەمینی بۆیە هەموو ئەمانەتەکانی دا بە ئیمامی عەلی ڕەزای خوای لێبێ و فەرمووی لێرە بە هەتاوکو ئەمانەتەکان تەسلیمەکەیتەوە. کاتێک کە چوونە سەر جێگەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جێگەکان لادا لەسەر ئیمامی عەلی خەریب و بیکوژن سەیران کە ئیمامی عەلیە پەشیمان بوونەوە و دەستیان هەڵگرت لەوەی کە زەرەر بە ئیمامی عەلی بگێنن. ئەمە ئەوەمان پێ ئەڵێ ینی سەحابی لەو سەردەما ڕۆحی خۆیان کرد بە قوربانی خۆیان لە پێش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامادە ئەکرد بۆ هەموو پێشهاتێکی خراپ ئەگەر ڕۆحیشیان بێ. بۆیە خۆشەویستی ڕاستەقینە ئەوەیە کە کاتێک کە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام کە دەرئەچێ لەوێ بەجێی دێڵێ ئیمامی عەلی لە شوێنەی خۆی دائەنێ و خۆی ئامادە کردووە بۆ ئەوەی ئەگەر شەهیدش بکرێ ئامادەیە لە پێناوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. و ئەوجا تایبەتمەندیکی تری ئەم کۆچە ئەو شوێنە پیرۆزەی کە لە لای خوای پەروەردگار پیرۆزترین شوێنی سەر ئەرزە. ئێستا ئەبینین کە لەم ناولە ولا لە سوسیال میدیا بۆ بە قسە و قسەڵۆ خۆشیان نازان چێل ئەمە خوای پەروەردگار پیرۆزی کردووە. پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ والله إنك لخير أرض الله وأحب أرض الله إلى الله ولولا أني أخرجت منك ما خرجت. فەرمێ والله أي مكة كاتك درس مكي بجيلا أي شهر شيرينك أي ولاطة أي نجتمان شيرينك والله تو برسترين شيرين ترين أرزي للاي خواي پەروەردگار للاي من الشيرين ترين وبرسترين وبيروسرين أرزي بەڵام والله ئەگەر قەومەکەم دەریان نەکرد مادەرین دەرنەچوون بەجێم نەئەهێڵا کەوابوو چەندە نیشتیمانەکەش خۆشەویست بێت تەنانەت خۆشەویستترین ئەرزی سەر زەویش بێ کاتێک کە پێویستی کرد کە ئەم ئیسلامە پێویستی بە هەچ کەسێک کرد ئەبێ هیجرەتی لێ بکا و دەربچێ بەجێی بێڵێ. بۆیە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام خۆشەویستترین شوێن و ئەرز و مەکان کە تیا لەدایک بوو کە داوای تیا ئاکرد بانگەوازی تیا ئاکرد بەجێی هێڵا لەبەرەوەی کە بچێ پەیام و دینی پیرۆزی ئیسلام بڵاو بکاتەوە. و ئەوجا کاتێک کە هەر کار و فەرمانی ئەکەین لە ژیانی خۆمانە هەر ئیش و کاری ئەکەین ئەبێ پشتیوان بە خوای پەروەردگار بەسین. ومن يتوكل على الله فهو حسبه. هەچ کەسێک تەوەکل بە خوای پەروەردگار بکە خوای پەروەردگار سەری ئەخا. وی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە دەرچوو لە مەکە خوای پەروەردگار وحی بۆ نار و فەرمی وقل رب ادخلني مدخلا صدق. فەرمووی ئەی محەممەد بڵێ خوایەگیان هەر کارێکە دەستی پێ ئەەکەین داخڵبوونی هەر کارێکمان لەبەر ڕەزامەندی تۆ بە پشتیوانی تۆ بێ وأخرجني مخرج صدق واجعل لي من لدنك سلطانا نصيرا. خوایەگیان و دەرهاویشتە و یاخود نەتیجەی هەر کارێکش ئەەکەین ئەنجامەکەی و بە پشتیوانی تۆ ئەیکەین و ئەنجامەکەشی بەخێر و بەخۆشی بیگرێتەوە بەسەرمانە و بماکێ بە دەسەڵاتدارێکی عادل و چاک و باش. و خاڵێکی تر یاخود تایبەتمەندیەکی تر هەڵبژاردنی شوێنێکی ئەمین کاتێک کە ئەبینی لە شوێن و جێگەیەک ڕێگەت نابێتەوە. ئێستا ئێمە کە بەراوردی ژیانی خۆمان بکەین هەمومان هیجرەتمان کردووە بەڵام لەوانەیە هیجرەتەکەی ئێمە هەمووی بۆ ئیسلام نەبوو بێ لە پێناوی دینی خوای پەروەردگارە نەبوو بێ. بەڵام کاتێک کە تۆ هیجرەتەکەی لە شوێنێکی خراپەوە بە شوێنێکی باشتر هەڵبژێری لە شوێنێک و عەدالەتی تیانەبوو چی بە شوێن عەدالەتی تیابێ لە شوێنێک ترس و خۆفی تیاشی بە شوێنە ئەمنی تیابێ. بۆ پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام ئەم دوو شوێنەی هەڵبژار حەبەشە و مەدینە ئەم دوو شوێنە ئەمین بوون ئەم دوو شوێنە خەڵکەکانی ئەمین بوون ئەیزانی کە ئەم خەڵکانە پشتیوانیانەکەن. بۆیە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام مەدینەی منەوەرەی هەڵبژار کە ئەو کاتە ناوی یەثریب بوو لەوێ کۆچی کرد بۆ مەدینەی منەوەرە. و ئەوجا ڕێکارەکانی کۆچ یعنی ئەوە نییە خۆ پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام داوای بکردایە لە خوای پەروەردگار بە موعجیزە ئەگەیاندە مەدینە بە موعجیزە کافرەکانی لە کۆڵەکردنەوە بە موعجیزە دینەکەی سەر ئەخست. بەڵام ئەم ئاینە نهاتووە ئێمە بە موعجیزات ئیش بکەین ئەم ئاینە هاتووە بە ئینسان هەوڵی بۆ بدەلا تەقەلای بۆ بکە شەونخوونی لە پێناوە بکە ماندوو بێ خۆی بۆ بەکوشت بە. بۆیە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام هەندێک ڕێکاری گرتە بەر بۆ ئەوەی کە کۆچ بکە. یەکەم لەبەرەوەی کە لە مشریکەکان لە بەرچاوی مشریکەکان خۆیان ونکەن یاخود چاواشەیان بکە کە بەو ڕێگەی کە بەرەو مەدینە ئەچی ئەو نەچوو بەلایەکی ترا ڕۆشت. بۆیە مشریکان زۆر بەدوایە ڕۆشتن بەرەو مەدینە هەر نەیاندۆزی ئەو چوو بۆ ئەشکەوتی سوور کە لە ئەشکەوتی سوور لەوێ 3 ڕۆژمانەوە لەگەڵ ئیمامی ئەبوبەکر کاتێکش کە ڕۆشت بە شوانێکی وت لە دوای ئێمەوە مەڕووماڵاتەکەی بێنە باش شوێن پێکانمان ون ببێ
کەوابوو ئەمە جۆرێکە لە تەکنیک ئەمە جۆرێکە لە پلاندانان بۆ هەر کارێک ئەکرێ ناکەین بڵێ وەڵا هەشتێ بێت تەوەکەل عەلە الله بەڵام وەکو سەحابێک حشتەکە نەبەسین و حشتەکە بەسەرەوە ئەوجا تەوەکل بەخوا بکە بۆیە بێ هەوڵ بدرێ بۆ ئەوەی کە چۆن پلانێک دائانەی سەرکەوتوبی بەرامبەر بێباوەڕ بەرامبەر مشریک و یاخود بۆ سەرکەوتنی هەر پەیامێک کە تۆ بتەوێ بیگەیەنی لە خزمەتی خوای لە خزمەتی خوای پەروەردگار و ئاینەکەی لە ئەشکەوتی سوور ئەوە بوو کە پیان زانین دوای کە زانیان بەرە ئەوێ ڕۆشتون لەگەڵ ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای لێبێ لە ئەشکەوتەکە بوون مشرکەکان بێ باڕ هاتنە سەر ئەشکەوتەکە یعنی ئیمامی ئەبوبەکر فەرمێ بە سەیری خوارەوەیان بکردایە ئێمەیان نەبینی لەو کاتە ئیمامی ئەبوبەکر زۆر ئەترسا زۆر خەمی بوو بەڵام خەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنانەت کونی تیا بوو کونێکی تیا بوو پێ وبای کرد بە کونێکە مار گەستی جا شاعرێک ئەڵێ ئەم مارەکە گەستی خۆ ئەمە نەیگەست نەیدا بە ئەبوبەکرەوە ئەم مارەش هاتووە بۆ دیداری پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە کە بەڕێزترین مەخلوقی خوا هاتووە ئەم مارەیە دیدەنی بکە بە سوزانی ئەبوبەکر ڕێی لێ ئەگرێ ئەبوبەکر کە پەنجەی پیاکە ئەڵێ ماشی خاچی ئەبوبەکرەکە بەڵام ماشی ئەڵێ ماشی ئەژدیها و مار هەر گەستنە هەر پێوەدانە بۆی ئەم مارش ئەویست بێت جوانی پێغەمبەر بین صلی الله عليه وسلم بەڵام ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای لێ بێ نەیهێڵا نێزانی تێ نەئەگەشت لە هەستی ئەم مارە هەتا مارەکە دای بە پەنجەیەوە ئەوجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەبوبەکر زۆر تێکچووە زۆر ئەترسێ زۆر خەمێتی فەرمی یا ئەبا بەکر ما ظنك باثنين والله ثالثهما ظن چییە گومان چییە بەرامبەر بە دوو کەس کە سێهەمیان خوای پەروەردگارە ترسی وەڵتی والله یا رسول الله ئەوان بەس سەیری بەرپێی خۆیان بکەن ئێمە ئەبینن والله خەمی تۆمە خەمی خۆمم نییە بۆیە لەوێمانەوە تو سێ ڕۆژ خوای پەروەردگار لێرە بە معجیزە جاڵجاڵۆکە عنکەبوتی هێناکە پەردەیەکیدا بەسەر ئەشکەوتەکە لەبەرەوەی پێی نەزانن نەیان بینی وە کۆترێکی هێنا لەسەر ئەشکەوتەکە هێلانەیەکی لە بەردەم دەرگای ئەشکەوتەکە و کە سەیریان وتیان ئەم دووشتە ئەسەواری کۆنە کەس نەچوەتە ناو ئەشکەوتە چونکە بۆ جاڵجاڵۆکە هێلانەی تیا کردووە کۆترش هێلانەی تیا کردووە بەم شێوازە سێ ڕۆژمانە دوای سێ ڕۆژ هیجرەتیان کرد و ڕۆشن بەرەو مەدینەی منەوەرە لە ڕێگادا مشریکەکان بێباوەڕەکان بە دوایانەوە بوون یەک لەوانە سوراقە کاتێک گەشتن دەشتایەکانی مەکە بەولاوە یعنی ئەگەر کەسێک چوو بێ ئەو وڵاتەی بینی بێ ینی گەرمایەکە سەحرایەکە شاخ و داخی وای تایە شاخەکان ڕەش بوونەتەوە لە گەرمایە ئێستا تا ئێمە حرارەت لەوانەیە 32 بێ ئیمڕۆ خۆمان ناگرین ئەگەر بێ سەعاتێ لەسەر ئەو لەبەر ئەو خۆرە یاخود بێ بە زۆر ئیشێکمان پێ بکەن تا ئێوە لەبەر خۆرەبی حاڵمان چۆنە دەوەرە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام یعنی بەپێ لەوێوە هیجرەتیان کرد بەم گەرمایە لە بەینی مەکە بۆ مەدینە و ئەوجا سوراقەیان پێگەیشت سوراقە جەنگاوەرێکی ئازا بوو لە ناو مشریکان وعدیان پێدا بوو کە 100 حشتری دەستەکەوێ هات نزیک بووە وتی ئەی محەممەد نەڕۆی پێتان گەیشتم و دەستم پێتان گەیشت نزیکیان بوویەوە سبحان الله ئەو ئەسپەی کە پێی بوو ئەژنووی نیش لە ناو خۆڵ و لمەکەیە نەیتوانی بڕوا کە نزیک پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام سوراقە دابەزی خۆشی ئەژنووی بە کەوتە لەرزین و بە ئەژنووی کەوت نەیتوانی کە دەست بکاتەوە لە پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم شمشێرەکەی بەدەستەوە بوو دەستی کەوتە لەرزین و شمشێرەکەی لەدەست کەوتە خوارەوە ئەوجا پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام شمشێرەکەی سوراقە لێ فەرمووی سوراقە ئیسە چیەڵێ ئیسە سەرەی ئێمەیە تی والله شایەتمانێنم کە تۆ پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم لێ شهادیە نازانی ئەمە طبیعی نییە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام کەسێکی ئاسایی نییە وحی بواتەوە پێغەمبەری خوایە شایەتمان ئەوجا پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام لە کاتی هەڵهاتن و لە کاتی کۆچکردنایە لە دەست مشریک و زاڵمەکان و فەرمووی ئەی سوراقە مژدەت لێبێ بازنەکانی دەستی کیسرا هەدیەی تۆیە یعنی مسلمانان لە ڕاکردن و لە جێڵانی مەکان بۆ پەنایەکە گەرن بۆ سوکنایەکە گەرن بەڵام لێرە ئەم عیزەتە ئەم سەرکەوتنە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبەرچاوی بوو فەرمووی ئەی سوراقە بازنەکانی کیسراهی تۆیە هەتا لە کاتێکە ئیمامی عومەر لە فتوحاتی ئیسلامیە کە دەستی کرد بەسەر ماڵ و کۆشکەکەی کیسرایە فەرمووی سوراقە بانکەنەوە مژدەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بازنەکانی کیسرایدا بە سوراقە بۆیە لێرش ڕزگاریان بوو ڕێگەکە دوورە ئەوجا پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام ئیمامی ئەبوبەکر حشترێکی بۆ هێنا سەیری ئەم موقفەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی یا ئەبا بەکر ئەم حشترە هی من نییە من سواری نابم هەتاوەکو لێت نەکڕم هەتا معاملەی نەکەم کە هی من نەبوو ناتوانم بەکاری بێنم لێ معاملەی کردی بە قەرز بەسەر خۆی ئەم حشترە هەتاوەکو سواری بوو بەکاری هێنا هەتا نەیکڕی و بە نرخی خۆی بە سعری خۆی نەیکڕی پێغەمبەر صلی الله علیه وسلم سواری ئەم حشترە نەبوو بۆی ئاگادار بین ئێستا ئەوەی کە خوای پەروەردگار فەزڵێکی پێدا و قسەیەکی خێرەکە سڵحێکەکە ئاشتەوایەکەکە نەبێ بەسەرەمی ئیسلامەوە دەی لە هەنێ شوێن سعرێمەوە دێت بەرزی بۆ بکڕە و حیمایی بۆ دانێ و دەسەڵات و سەڵتەنەت و خان و کۆشک و تەلار والله برا ئیسلامەتی وانییە
پێغەمبەر یەکەم عەلەیهی سەڵات وسەلام لەو گەرمای مەکا قبوڵی ناکە حوشترێ سواری بێ کە بیگەێنێ کە ئەبوبەکر بۆ هێناوە هەتاوەکو لێی نەخرێتەوە. بۆیە لێرە ڕۆشن هەتا کە گەشتنە یەثریب لەوێ پێغەمبەر یەکەم عەلەیهی سەڵات وسەلام پێشوازێکی زۆر باشی لێکرا لەلایەن ئەنساریەکانەوە، لەلایەن ئەهلی مەدینەوە، لەلایەن ئەو سەحابانەی کە کۆچیان کردو بۆ ئەوێ پێغەمبەر یەکەم عەلەیهی سەڵات وسەلام لەوێ کە گەشتە ئەوێ یەکەم هەنگاو کە یاخود یەکەم کار کە کردی دروستکردنی مزگەوتێ بوو. هەمومان بیستومانە و ئەیزانین کە مزگەوتی قوبا یەکەم مزگەوتەکە لە سەردەمی مێژووی ئیسلامیە کە دروست کراوە. ئەم مزگەوتە کە دروست کرا بۆیە ئێستش پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ هەش کەسێ دەستنوێژ بکرێ بچێتە مزگەوتی قوبا دوو ڕکعات نوێژی سنەت بکە وەکو وای عەمرەیەکی کردبێ ئەوە نە خێری هەیە و نە ئەجر و پاداشی هەیە. بۆیە خوای پەروەردگار فەرمێ ئینما یعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر. ئەفەرمێ کەسێکە مزگەوت بنیادەنێ ئەو کەسانن کە باوەڕیان بەخوا بە ڕۆژی ئاخرەت هەیە. بۆیە بنیادنانی مزگەوت دەستگرتن بە مزگەوتەوە خزمەتکردنی مزگەوت یەکێکە لە ئەو پەڕی ئیمانداری خەڵکی ئیماندار و مسلمان. بۆیە خوای پەروەردگار ئاها وەسفی ئەوانەکە کە مزگەوت بنیادەنێن و ئەو جا پێشوازیی گەرمی ئەنسار هەم لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەم لە مهاجرەکان. یعنی ئەنساریەکان هەر ئەنساریەک و مهاجری یا دوو مهاجریە بەردە ماڵی خوانەوەی کە کۆچیان کرده بوو لە ماڵ لە خواردن لە جێگەوبان هەمویان پێ ئەدان تەنانەت هەیان بوو دوو ژنی هەبوو ئەیوو من ئامادەم ئەم دوو ژنە یەکیان تەلاق بدەم بە شەرعی خوا تۆمارەکەیتەوە. ئەوانە ڕۆحی تەبایی و برایەتی هەبوو لە بەینیانە کە لە مێژووی بەشەریەت تاشتی وانە بووە. بۆیە ئەنساریەکان پێشوازی گەرمیان کرد لە مهاجرەکان. بۆیە ئێمە ئەگەر نمونەیەکی بچووکیش بین لەو ئەنسارەکە ئێستا مقیمین لە وڵاتە جاری وایە مهاجرەکان دێن براقوشەکانمان تازە دێن بۆ ئەم وڵاتانە دێن ڕائەکەن لە دەستی دەسەڵاتی زاڵم لە ترسی نەبوونی و هەژاری و نەداری کە دێن ئەم وڵاتە توا با گاڵتەیان پێ نەکەین نە لەنەوە نەفەرە تازەکانن نە لەن ئەوان هاتوون بەخوا زمان نازان هیچ نازان هیچیان پێ نییە بابێن سنیان بۆ بکەینەوە بە ڕوحێکی یارمەتی وەکو ئەنسارەکان خزمەتیان بکەین قسەی خێریان بۆ بکەین تەلەفۆنێکیان بەم لاولایان بۆ بکەین هاوکاریەکی مادیان بکەین باجارە بیان بە سفرەیەکیان بۆ بڕازێنینەوە والله ئەوە نیشانەی ئەنساریە ئەوە نیشانەی ئینسانی ئیماندار و باوەڕداری ڕاستەقینەیە. بۆیە دوای ئەوە کە خوای پەروەردگار مزگەوتی کردەوە مزگەوتی قوبا و مزگەوتی دووەم مزگەوتی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام کە لە مەدینەی منەوەرەیە و ناوی یەثریبشی گۆڕی بۆ مەدینە. و ئەو جا خوای پەروەردگار وەصفی کۆچبەرەکانەکە وەصفی ئەوانەکە کە کۆچیان کرد لە پێناوی خوای پەروەردگارە فەرمێ والذين هاجروا في سبيل الله من بعد ما ظلموا لنبوأنكم في الدنيا حسنة ولأجر الآخرة أكبر لو كانوا يعلمون. ئەوانەی کە لە ڕێی خوادا کۆچەکەن کاتێک کە زوڵم و زۆریان بەسەرا زۆر بوو کە چەوسانەوە بەڵام ئەم لەبەر خاتری خوا زوڵمەکە قبوڵ ناکەن. بینە پێشای خۆمان بزانین ئاستی ئەو زوڵمەی لە هەر کەس لە ئێمە کرابێ بای ئەوەیە کە مەسەلەن هیجرەتمان کردبێ بای ئەوەیە کە کۆچمان کردبێ ئەگەر نەمان کردبێ ئاگادار بین ئەم کۆچەی ئێمە ڕەوا نییە. بۆیە پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام لەو کاتێک کە چوونە مەدینە کە هیجرەتی کرد کە کۆچی کرد ئەو جاکەم حەدیثەی فەرموو ئەو حەدیثەی فەرموو کە فەرمووی هەچ کەسێ أنا بريء من كل مسلم يقيم بين أظهر المشركين أفرمي من بريء لخواني هش مسلمانة لو مسلماني كلنا مشرك بباركان ماونته أما لكاتك آية كمسلمان كان بأمر خواب يغمري خاص صلى الله عليه وسلم هجرتي عن كدوه ديني عن لخطرايا جياني عن لخطرايا مال وحالا لخطرايا بأمر خواب يغمري خواه هجرتي عن كدوه بلام إسلام ما قرز ظلم وزوري شبه ريماني ناقيل نيوش بكين مزگەوتەکان بڕۆ مناری مزگەوتەکان لە وڵاتانی ئیسلامیە هەموو چوون بە ئاسمانە لە هەموو شوێنێکەوە دیارن دینداری ئەکرێ خواپەرستی ئەکرێ ڕێگری لە دینداری ناکرێ ئێمە وای دانەنێمنی وەڵا کاکە ئێمە لەبەر خوا هیجرەتمان کردو بەڵام کە هاتوین بە ئاگامان لێبێ لێرەوە نیەتەکەمان هیجرەتەکەمان کار و کردەوەمان لەبەر خوا بسڵحێنین با لەبەر خاتری خوا خۆمان گوناهبار و تاوانبار نەکەین. خەڵک هەیە هاتووە لەوێ مامۆسای ئاینی بووە والله خەڵک لێ شەرمم کردووە مەرحەبای بکەم والله دەستمان ماشکۆ بینیمانە ئەڵێ لێرە هاتووە بەلام بتوێتی عەلی تۆ پیاو نیت ئەوە تۆ چۆن گێڵفرێندت نییە من دوانم پێ لە ناو سارەکە والله دوو ئافەتی لەگەڵا بووە لە سارەکە خوا پەنامان بدا. خەڵکی شاتۆ بە عەکسەوە بە پێچەوانەوە لە زوڵمەتا بووە لە جەهالەتا بووە لە گوناح و تاوانە بووە بەڵام هاتووە لێرە کەسێکی باش و چاک و ئەمین و سادق و ڕازوە مسلمانێکی چاکی لێ دەرچووە. ئاگادار بین لە هەر شوێنێک بین ئێمە ئەبێ بەڕاستی هیجرەت بکەین لە خراپە و بەرەو چاکە بڕۆین. و ئەو جاگەیاندنی دینی حەق کە خوای پەروەردگار ئەم دینەی ناردووە بۆ ئەوەی کە لەسەر زەویە حکمی پێ بکرێ و خوای پەروەردگار فەرمێ ومن يبتغي غير الإسلام دينا
فلن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين. أفرمي هیچ دينك غير دين إسلام خواهي فرقا قبولي ناكا وهج كسي غير ديني خواه البجيره أو للدنيا والآخرة خسار ومندو وزردي كدوا وأوجا نتيجة أم كوشبوبا دروزبوني دولة إسلامي كبوبا الدولة كدولة بغمر إخوة صلى الله عليه وسلم كتشنيستن كجش بهمو دنيا وكو شاعرك على أجد شرايك دسي قدرة خوشي بك بو تعبد معنا بو إيسا يمل سدي بسوية كاينو ودين إسلام بلاو بيته وأجابه همو شوينيكو لو شوينانش كإسلام تيا غريبة أميدك أنت سرح البداية ودعواك خايف ورجال إصلاح حال معك بك ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. الحمد لله ثم الحمد لله. قال رسول الله صلى الله عليه وسلم وما المهاجر من هجر ما نهى الله عنه. پیغمبر اکرم عليه الصلاة والسلام فرمي مهاجر راستقين كيه مهاجر راستقين أو كسيه كهجرتك لجناه تاوان وقتا إما لجي خو معنا لمالي خو معنا أتواني هجرتكين هم كاتي مهاجر بين هجرتكين لتاوان رحمة إخواتها النبي با هجرتكين لخرابه وخرابكاري برو شاكو شاك خوازي لدرو لقصي خرابوتن برو رازقوي برو قصي باشوتن لا حقد ورخو بغض برو خوشويستي تبعي لا بلاندانان برامبر بيكتري شر برامبر يكتري باوضين بو صلح وبو براياتي بو تبعي راستي أبي إنساني مسلمان دائم لهجرة عبي أبي دائم هجرتك خالد كوري وليد خوالي رازي بي كمسلمان بو يغزان بو كتيا سرنك يا خالد بلان بس سوري فاتحة وسوري إخلاصي لبربو أو جاش لومي نفس خويا كريو أي قرآن بس بقرآن أي قرآن من هجرة كلولته لبرشي لبر جهاد لبر بخوا سبحان لبر نصرة إسلام دي إما إسا هجرة معكرو لشي بوشي أم برسيارة بالله خو ممكن رحمة إخوات عن النبي والله قولتري هجرة لو تلفوني دسمان قسم بخوا أو تلفون شرك فيتنيك مالو منالو جنجنية جنو بياونية كيشين ببوني وتلفونه بهجرتي لي بكين باش تخرابكاني لي دركين كاتك تو سيدي اشتيككي شوني وشو لبرك عادي عادية السرية قال عقار لخدنا بي الأخوان ترسي شيطان لقال النفس حزو نفسي لقال والك أقناع وتعوان كين بهجرتكين لتعوان ولا خرافة بأمي دوك أخوي فرورجام معك بمهاجرك الراستقين هم رجع إما لهجرة تعبين هتاوكم مردن. أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله سەرکەوتن و کۆمەچی خواهات و شاری مەکە ڕزگار کرا مەکە ملکەچە و چاوەڕێی سزایەکی عادیلانە دەکات بەڵام پێغەمبەری ڕەحمەت پێی گوتن بڕۆن ئێوە ئازاد و سەرفرازن ئێستا مەکە ئاینێک پەیڕەو دەکا کە فەرمان بە چاکە و دادپەروەری دەکا و ڕێگەش لە کاری خراپ و ناپەسەند و زەوروستەم دەگرێت پێغەمبەر کە بینی ئەمانەتەکەی گەیاند و پەیامەکەشی ڕاگەیاند ئیدی زانی لە دیداری خوا نزیک بۆتەوە لە ڕۆژی حەجی گەورە و لە کۆتایی مانجی ذیلقەعدەی ساڵی دەیەمی کۆچی پێغەمبەر سەرکەوتە سەر چێوی عەرەفات و بانجی خەڵکەکەی کرد بۆ ئەوەی لە حەجی ماڵ ئاواییدا وتاری ئاگادارکردنەوەیان بۆ بدات و فەرمووی ئەی خەڵچینە گوێم لێ بگرن چونکە لەوانەیە ساڵێکی دیکە لەم شوێنە پیرۆزە هەرگیز نەتان بینمەوە ئەی خەڵچینە خوێن و ماڵتان لە یەکتری حرامە وەکو حرامی ئەو ڕۆژەتان تا دەگەنە دیداری خوا لەم مانگەتاندا و لەم شوێنەتاندا ئێوە دەستنەوە لای پەروەردگارتان و دەربارەی کردەوەکانتان پرسیارتان لێ دەکات هەر کەسێک شتێکی بە ئەمانەت لە یەکێک وەرگرتووە با بۆی بباتەوە هەموو ڕیبایەکیش ڕاگیرا و کۆتایی پێهات بەڵام خاوەنی سەرمایی خۆتانن نەستەم دەکەن و نەستەمیشتان لێ دەکرێت ئەی خەڵچینە لە قسەکانم تێبگەن چونکە ئەوە من پێم ڕاگەیاندن
دووشتیشم بۆ بەجێهێشتون کە ئەگەر دەستی پێوە بگرن هەرگیز گومڕا نابن و سەرتان لێ ناشێوێ ئەوانیش قورئان و سونەتەکەی من. ئەی خەڵچینە گوێ لە قسەکانم بگرن و تێبگەن. دەزانن کە موسڵمانەکان برای یەکن و هیچ کەسێک بۆی نییە بە ئارەزووی خۆی شتی برای موسڵمانی خۆی ببات تەنها ئەگەر ڕێ پێدرا بوو. ستەم لە خۆتان مەکەن. ئایا پێم ڕاگەیاندن دوای ئەوەی پێغەمبەر نوێژی نیوە و ڕۆ عەسری بۆ خەڵکەکە کرد دوا ئاياتی قورئانی بۆ خوێندنەوە اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. ئەبوو بەکر گریا. ڕۆژە پڕ سوێ و ئازارەکە هات. پێغەمبەر تەمەنی پیرۆزی گەیشتە 63 ساڵان و لە ڕۆژی دووشەمەی 12 ڕەبیعی یەکەمی ساڵی 13هەمی کۆچی دیداری خۆی هەڵبژارد. مەدینە بە یەکجار کەوتە هەژان. هیچ کەس بڕوای نەدەکرد. ئەو محەممەدەی خوا و مەلائیکەتەکانی سەڵاواتیان لەسەر لێدەدا ئێستا لە ناو گۆڕ پاڵکەوتۆ و مردووە. بەڵام هەروەک ئەبوو بەکر وتەنی ئەوە محەممەد مرد. کاتێ لە مزگەوتی پێغەمبەر وتی ئەی خەڵچینە هەر کەسێک محەممەدی دەپەرست ئەوە محەممەد مرد، بەڵام ئەوەی خوا دەپەرستێ ئەوە خوا نامرێ و زیندووە. جەستە پیرۆزەکەی پێغەمبەر هەر لەو شوێنەی کە ژیانی سپارد و لە مزگەوتەکەی خۆی لە شاری مەدینە بە خاک سپێردرا، بەڵام ڕۆحەکەی بە درێژایی مانەوەی پەیامەکەی کە نامرێ دەمێنێتەوە. لەژێر ڕۆشنایی نوری ڕۆحی ئەو مسلمانان بانگەوازی هەموو خەڵک سەرزەوی دەکەن بۆ ئیسلام و یەکتاپەرستی کە بێجگە لە خوا کەسی دیکە نەپەرستین و شەریکی بۆ پەیدا نەکەین و هیچ کەسێکمان بەرامبەر بە هیچ کەسێکمان خۆی بەخوا نەزانێت. الله ئەکبەر. ئەو مسلمانانەی کە بە ژمارەیەکی کەم دەستیان پێکرد ئەوە زۆر دەبن و ئەو پیاوەش کە بە تەنها بوو ئێستا بۆتە ئومەتێک. ئومەتەکەشی خەڵکی لەسەر وشەی خوا کۆ دەکاتەوە. يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم صدق الله ورسوله. أشهد أن لا إله إلا الله. أشهد أن محمدا رسول الله. أشهد أن محمدا حي على الصلاة. حي على الصلاة. حي على الفلاح.
کەناڵی BK4 کەناڵێک بۆ هەمووان.